داواکاری ئێوە مامۆستایان چییە؟ بۆچی بۆ بڕیارەی حکوومەت ڕازی نین؟ ئێمە 5 داواکاریمان هەیە کە لەو 5 داواکارە تەنها وەڵامیش نییە، تەنها قسەیان لەسەر 2 داواکاری کردو بە نووسراوێکی ساختە کە ئەمە هیچ شتێکی تیا دەرناکەوێت. حکوومەت تەنها بەڵێنێکی بۆ ئێمە داناوە، هیچ شتێکی تیان نییە. یعنی بڵێ دا ئەمەزرێن ئەگەڕێنەوە، یعنی بڕیارێک بێت نەک بەڵێنێک بێت و کەس نەزانەکەی جێبەجێکرێت. شتەکانی ئەڵێ ئەگەر بودجەت چاواکرا، ئەگەر بودجە وای لێکرا، هەزار ئەگەریان ناشت و شینیش نەبوو، سەوزیش نەبوو. ساڵانەی ینی هەموو مامۆسایەک لە پشت ملیۆنێکەوە لەو لە بەرزکردنەوەی و تەرفیعەیە ئەفەوتێ. ینی هەموو ساڵ ینی ئەو 10 ساڵێک کە فەوتاوە نزیکی 15 ملیۆن بەس مامۆسایان موچەکانیان فەوتاوە. ئێستا تەنها یەک داواکاری ئەوە. ئەو موچەی چەند ساڵە بڕاوە لێمان کە ڕوبع موچەیان ناوینەتی، ئەوە هیچ دیار نییە. پلە بەرزکردنەوە و بڕینی موچەی مامۆسایان و پاشەکەوتکردنی موسە بە یاسایەک کراوە لە ئەنجومەنی وەزیرانەوە، پێویستە هەڵوەشاندنەوەیەکی هەر بە یاسا بێ لە ئەنجومەنی وەزیرانەوە یا لە پەرلەمانەوە. داواکاریمان دامەزراندنە، مامۆستایانی میلاک داواکاریانەوەیە پلە بەرزکردنەوەیان بۆ بکرێت، مەعاشیان 30 ڕۆژ جارێک بدرێت، معاشیان لە بەغاو بدرێن. تۆ مامۆستایەک چی چارەسەرێک پێشنیارەکەی بۆ ئەوی نەخوێندن بفەوتێت و نە ئێوەش ئەوەنە لەسەر شەقام بمێننەوە؟ چارەسەر ئەوەیە ئەم بڕیارێک کە ئێستا دەری بڕیار نییە، ئەم بەڵێنی کە داوێتی بیکا بە بڕیار، بەس ئەوە جێبەجێ بکات، ئەگەڕێنەوە بە مەرجێک گرێبەستەکە ئەوەی تیا بێ بڵێ لە دوای 3 ساڵ بکرێن بە هەمیشەیی و هینی ساڵی وانە بێژیشمان بۆ حساب بکرێ بە خزمەت. لەوە زیاتریشمان بەدەستەوە چی بکەین، ینی بە مەدەنیانە هاتوونە سەر جادە بەبێ هیچ شتێک داوای مافی خۆمانەکەین، ینی تەناو ئەخیر ڕێگە هیچی ترمان نییە. کۆت و خۆپیشانەکان بەردەوامە بین تا جێبەجێکردنی هەر پێش خاڵەکەمان. نەک ساڵە 2 ساڵ 3 ساڵیش بفەوتێ باشترە لەوەی کە بەردەوام بین و هەموو ساڵێک بایکۆتی تیاوێ. ڕژانە سەر شەقام و خۆپیشاندانە خەباتی مامۆسا هەر ئەوەیە خەباتێکی مەدەنیە. زیاتر چی بکەین؟ وەلو من پێم وایە ئەمانە خەباتی مەدەنیش ناناسن. لەلایەن بەڕێوەبەریان بەڕێوەبەرە گشتەکانەوە هیچ زۆرێکتان لێکراوە بۆی دەست بەدەوام بکەنەوە؟ وڵی شتێک کراوە چەند ڕۆژێکە ینی لە دوێنێ و پێرێوانێ ئەم بڕیارە هاتووە، مدیرەکان داوایان کردووە لە زۆربەی شوێنەکان داوا کراوە، بەڵام استیجابەی مامۆسایان نەزان. ئیرادەی مامۆسا خۆی بەرزە دوورە لە دەستی هەموو حیزبێک، زانن ئەمە دەستی دەڤەری سەوزە و ئەمانە. ئێمە هەردوو لایەن بە بەرپرسیاری خوڵقاندنی ئەم دۆخازانی خۆمانە بماننێ ئەچینەوە ناو هەوڵەکانی خوێندن، ناماندنێ ئێمەش ناچین کاکە.